لە دوای دروستکردنی لیستی کوردی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە نێوان حیزبە کوردستانیەکانی شارەکە، هاوڵاتیان هەرچەندە نیگەرانن لە ناکۆکیەکانی نێوان هێزە سیاسیەکان، بەڵام ئومێد دەکەن حیزبەکان بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەن. وەڵاهی پێمان خۆشە ئەگەر ببێ، ئەگەر بیکەن، بەس وەڵاهی بەرژەوەندی حیزبیان خسۆتە پێش بەرژەوەندی ملەتەوە و بەرژەوەندی ملەتیان خسۆتە لاوە، بەرژەوەندی خۆیان خسۆتە پێش هەموو شتێکەوە. باوەڕ ناکەم بتوانن، ئێمە پێمان خۆشە بیکەن، بەس ئەگەر بیکەن باشە، بەڵام ئێمە لە ڕابردویان زۆرمان دیوە بەوە پێناچێ سەرکەوتوو. ئەگەر مەبەستیان بێ بەڵێ، ئەگەر مەبەستیان بێ ئەتوانن، بەڵام لێرە بەرژەوەندی هەتاوەکو بەرژەوەندی مادە و نەوت و حیزبایەتی و ئەو شتانە خراپێتە پێش بەرژەوەندی میلەتەوە زۆر زەحمەتە، چونکە ئێسام شاری کە ئەیبینی بەڕاستیەکەی وەزعی زۆر خراپە، یعنی خەڵکەکەی بەڕاستی هەمووی داخلە دڵە، هەمووی بێزارە. حیزبە کوردستانیەکان هەفتەی ڕابردوو لە کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حیزبەکان دروستکردنی لیستی کەرکووکی کوردستانیان ڕاگەیاند. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک مانەوەی ئەو لیستە و تەبایی نێوان هێزە سیاسیە کوردستانیەکان بە کلیلی چارەسەری کێشەکانی ناوچەکە دەزانن. ئومێدەکە لای خۆمانە، ئەگەر خۆمان بە جددی ینی هەموو هێز و لایەنە سیاسەکان بگەڕێنەوە بۆ خەڵک، بزانین معاناتی خەڵک چییە، بزانین چارەسەری ئەم کێشەیە چییە، و بە جددی ئەو کاتە زۆر ئاسانە، ئەو کاتە ئومێد بۆ خەڵکە ژێڕینەوە، ئەو کاتە ئەوەی کە لە دڵی کەرکووچیەکان نایە، ئەوە کلیلی چارەسەری کێشەی کەرکووچەکان لە ئێستاە ئەم یەکلیستیەیە، یەک ریزی کووردە. دووبارە دروستکردنەوەی یەک لیست بۆ لایەنە کوردستانەکان لە شاری کەرکووک بەڵگەیە لەسەر ئەوەی کە تەجروبەتاڵەکانی ڕابردوو یەسی بە حیزبە سیاسیەکان و خەڵکی کەرکووک نهێناوە. هێشتان خەڵکی کەرکووک و لایەنە سیاسیەکان بێئومێد نەبوونە لەوەی هەوڵ بدەن و یەکلیستی دروستکردنەوە، بۆ دروستکردنەوەی ئەم یەکلیستە ئومێدێکی بە خەڵکی کەرکووک بەخشیوە و دیسانەوە حیزب لایەنە سیاسیەکانی خستۆتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە. بەهۆی ململانی سیاسی نێوان حیزبەکان بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم جگە لە ساڵی 2005 کە بەبێ کۆمەڵی ئیسلامی لیستی برایەتی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک دروست کرا، چیتر کورد نەیتوانی بە یەک لیستی یەکگرتوو بەشداری هیچ هەڵبژاردنێکی عێراق بکات. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیانی کوردی ناوچەکە دروست کردووە، بۆیە لە ئەگەری هەڵوەشانەوەی لیستی کەرکووکی کوردستانی پێشبینی دەکرێت حیزبەکان ڕوبەڕووی شەپۆلێکی توندی ناڕەزایی کوردی کەرکووک ببنەوە. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.